سڵاوتان لێبێ مناڵە ئازیزەکان چۆنە؟ باشن؟ ئەمڕۆ ئێمە لەکوێی؟ ناحیەی زەلان سەر بە قەزای کوێیە؟ ئەی چوارتە سەر بە پارێزگای کوێیە؟ یەک چەپڵی قایم بۆ خۆتە مناڵەکان پێتان خۆشە من ئەمڕۆ هاتووم بۆ ئێرە؟ منی زۆرم پێخۆشە کە هاتووم و چاوم بە ئێواکەوێ لەبەرەوەی ئەمڕۆ ڕێژەتان زۆرە چیرۆکەکەتان بۆ ناخوێنمەوە تەنیا کەوی نەگفتوگۆ باشە؟ ئافەرین شاکار چۆنی؟ باشی؟ شاکار لە پۆلی چەنی؟ لە پۆلی 4 ئافەرین هەر بشی شاکار لە گوندەکەتان قوتابخانە تا پۆلی چەنی دیار؟ تا پۆلی 12 پۆلی 12 بەڵێ ئافەرین مناڵانی گوندی تریشێن بۆ ئێرە بۆ خوێندن؟ بەڵێ گوندەکانی دەوروبەری ئێرە و مناڵانەیەن لە کوێیەن؟ لە شێخ شیمەری و شێخەڵمارێن و چەمیاڵە و هەلمێلە و لەگەڵ سەرخوار و کەواتە گوندەکانی دەوروبەرە مویەن بۆ ئێرە وایە؟ ئافەرین چەپڵێکی قای بۆ شاکار یەحیا چۆنی؟ باشی؟ لە پۆلی چەندی یەحیا؟ پۆلی 4 یەحیا منە زۆر خۆشەوێ دەگۆرانێکم بۆ بڵێدەی ژیرە ژیرە ئەوەی بەگوێی دایکی بکاتی پێ ئاڵێن ژیرە ئەوەی باوکی بێزەر ناکاتی پێ ئاڵێن ژیرە ئەوەی لە مەکتەب چی بێ؟ ئەوەی لە مەکتەب زیرەک بێ و وانەکانی جوان بخوێنێ چی پێ ئاڵێن ژیرە ئافەرین چەپڵێک بۆ یەحیاگیان ئیلیاس چۆنی؟ باشی؟ لە پۆلی چەندی؟ لە پۆلی 3 ئیلیاس ئەڵێن گوندەکەی ئێوە کەروێشی کێوی و سمۆرەی کێوی زۆرە وایە؟ سمۆرەی زۆرە؟ ئەی باشە سمۆرە چییە خوا؟ گوێز؟ بەڕوشە خوا؟ ئەی من ناخوا؟ وتم زانم نەخوا ئافەرین یەک چەپڵە بۆ ئیلیاس
ئاڵێ چۆنی باشی باشی من باشمی تو چۆنی لەخوا بەزیابێ منیش باشمەی تۆ چۆنی بەڵام من باشم ئاڵێ لە پۆلی چەنی 6 لە پۆلی 6 بەڵێ هەر زۆر باشە ئافرین نەکەی واز لە قوتابخانە بێنی باشە بەڵێ ئاڵێ بەڵێ گوندەکەتان گوندێکی خۆشە وایە بەڵێ ئاوشتی هەیە بەڵێ چی پێڵێن ئەو چەمە چەمی زەلان چەمی زەلان بەڵێ ئەی باشە خەڵکیە بۆ ئێرە بۆ گەشت و سەیران بەڵێ باشە چ ڕێنمایەکەیە بۆ کەسانی کە سەردانی ئێراکەن بۆ گەشت و سەیران کاتێک کە سەیرانەکەن لە دوێ خۆتان پاشماوەکانتان فڕێمێن ئافرین ئەبێ بیکەنە چیەوە خۆڵ و پاشە ڕۆکەیان زبڵدان ئافرین زۆر ڕاستە بیکەنە کیسەی خۆڵەوە دواتر لەو شوێنانە فڕێبەن کە گونجاوە وایە بەڵێ چەپڵێک بۆ ئاڵێ هەر بژی لیە بەڵێ چۆنی باش ئەحواڵە باش یا لە پۆلی چەنی چوار لە پۆلی چوار ئافرین لیە هەر بژی لیە بەڵێ تۆ کاتەکانی خۆ چۆن دابەشەکەی بۆ نمونونەکە لە قوتابخانەیەنەوە چیەکەی ئێمەوە نانەخۆم ئەوە ئیسراحەتەکەم و ساعەکانەکە ئەی یاری وشتەکەن بەڵێ چی یاریەک زۆرەکە چاو شارکێ تۆپێ ئەی هەڵماقۆکەی بەڵێ هەڵماقۆ نا نازان یاری هەڵماقۆ نا دوایی خۆم خۆیکەی فێری شتەکە مەڵماقۆ چۆنە باشە بەڵێ ئافرین لیا بەڵێ گۆرانیە زانی بەڵێ دە گۆرانێکم بۆ بڵێ قوتابی ژیر ئێمە قوتابی ژیرین خاوەنی هۆش و بیرین شاگرتی ڕێ ڕووناکی وێنەی بەرزی دڵپاکی خامە و کتێب و دەفتەر هەر سێدەخەینە سەر سەرپەی فێردەمی زانستی ڕەوشت و جوان و ڕاستی مامۆستا ڕابەرما فەرمانی لەسەر سەرمان ئێتر دەبێ بخوێنین نەزانین دەبن بێن محەممەد داری ئافرین یەکە بڵێ بۆ لێبات هەر بژی دەست خۆش هەر بژی ئەرمان چۆنی باشی ئەرمە لە پۆلی چەنی دوو پۆلی دوو حەزی لە قوتابخانەیە ئارۆڵە کە بۆ زانینی هێلانەیە نەرگای چی مەکتەب گرایەوە پشوویاوین بڕایەوە وایە ئافرین ئەرمە گۆرانێکی خۆشم بۆ بڵێ دەی سمۆرەکلکی زەدا سمۆراکلکی زەردە چاوی جوانە و بێگەردە گوێی قوتە و پشتی بۆرە دەیە من گۆرانێکم بۆ وتی ئەرمان بیرە چۆوە دەقەی ناچەپڵێکی قایم بۆ ئەرمان شانۆ چۆنی باشی لە پۆلی چەنی یەک لە پۆلی یەک باشە تۆ چوویتە لە باخچە بەڵێ ئێرە باخچەی تایە بەڵێ ئەیە مناڵتان زۆرە هاوڕەکانی باخچە و بیر ماوە ناویان چی بوو کێ زۆر هاوڕێ و بوو مینا چیترا ئەی سەهەند سەهەندیش ئافرین یەک چەپڵێک قایمی بۆ لێبەر هەر بژی دەست خۆش سارا چۆنی باشی سارا ئەوە تۆ نەچوویتە قوتابخانە ئەی حەزی لە قوتابخانەیە ئەی ئەم جلە کوردیە جوانانە چییە لەبەردا حەز لێیە ئافرین ئەوە هەمیشە جلی کوردی لەبەرکە بۆ بۆنەکان بۆ گەشت و سەیران بۆ ئەوەی گرنگی بین بە جلی کوردی لەبەرەوەی جلێکی ڕسەنی کوردەواریە باشە ئافرین یەک چەپڵێک قایم بۆ سارا ئاندیا چۆنی باشی ئاندیا تۆش نەچووتە قوتابخانە ئەی حەزەکەی بچیتە قوتابخانە کە چوویتە قوتابخانە حەزەکەی یەکسەر بچیتە پۆلی چەند ئافرین ئەبێ بچیتە پۆلی یەک دوایی پۆلی دوو هەتا سێ چوارە تا قۆناغەکانی خوێندنە بڕی وایە کەواتە ساڵێکی ترە چی بۆ باخچە وایە باخچەکەتان ناوی چییە لێرە ناڵەکان باخچەی ملاڵانی زانی ناوی باخچەکەشە زانی ئەی ئافرین ئەندیا گۆرانیە زانی ئەدی گۆرانێکم بۆ بڵێ سمۆرەیە هاوڕێمە لەناو پۆلی شاپێمە زۆر وریایە و بچووکە خەنجیلە و ئێسکسووکە پێمان ئەڵێن وریابن لە دەرزا زۆر ئازابن
هەرجارە و بە بابەتێ هەر جارە و بە بابەتێ فێرمان دەکات پیتێ ئافرین ئەی باشە پێم بڵێ شتە جوانە چییە بەسەرتەوە تەسریحە بۆچی باشە بۆ قرمان بۆیە ئەوانەیە دەو بیا بە چاوتا و چاوە عەزیێت بە وایە وایە ئەی دانێ بۆم نەکڕی بەڵێ بۆ مەکڕی بەڵێ ئەی گەکە جوانان دیاگیان یەک چۆ بڵێ قایمی بۆ لێ بە ئاسیا بەڵێ چۆنی باش لە پۆلی چەندی ئاسیا چوار لە پۆلی چوار ئافرین ئاسیا بەڵێ باشە ئێرە ئاوی لێ وایە بەڵێ ئەی باشە مناڵ ئەبێ بەبێ پرسی دایک و باوکی بچێتە لای ئاوەکەوە نەخێر بۆچی لەبەرەوەی ئەگەر کەوتنەوە ئاوەکەوەخنکێ ئافرین لەبەرەوەی مناڵ مەلە نازانێ ئەگەر بچێتە لای ئاوەکەوە ڕەنگە بکەوێتە ناو ئاوەکە و بخنکێ بۆ ئەوە پێویستە هەمیشە ئاگاداری خۆمان بین وایە بەڵێ یەک چۆ بڵێ قای بۆ ئاسیا ساڤیا بەڵێ چۆنی باشم باشی بەڵێ ساڤیا بەڵێ لە پۆلی چەندی هەشت لە پۆلی هەشت بەڵێ ئافرین ساڤیا بەڵێ باشە تۆ سەیری تەلەڤیزیۆن زیاترەکەی یان زیاتر یاری بە مۆبایل وشتی واکەی کەمێک سێری تەلەڤیزیۆنەکەم ئەی مۆبایل وشت بەکارێنی وەڵا ئەویش هەندێک ئەی باشە ئەکرێ مناڵ لە کاتی تاقیکردنەوەکانە زۆر مۆبایل و ئەو شتانە بەکاربێنە و یاری پێ بکە نەخێر بۆچی تۆ بۆچی واناکەی لەبەرەوەی دوایی ناچمە قۆناغێکی تر ئافرین ئەو کاتە لە سعیکردن دواکەویت و لە قوتابخانە باش نابی وایە بەڵێ ئەی چی بۆ مناڵاناڵێ کە مۆبایل وشت زۆر بەکارێن پێیان ئەڵەم زۆر بەکاری مەهێنن تاوەکو قۆناغەکان ئەبڕ هەر بژیت یەک چە بڵێ قای بۆ سابیایە سیدرا چۆنی باشی سیدرا لە پۆلی چەنی یەک لە پۆلی یەک ئافرین سیدرا بەڵێ لە مەکتەب فێری وێنە کێشان وشتەکەن بەڵێ حەز لە وێنە کێشانە بەڵێ ئافرین ئەی حەز لە گۆرانی و شتی وایە موزیک بەڵێ ئەی چ گۆرانیەکە زانی یەک تەنها خودایە ئێ ئادی بۆ بڵێ یەک تەنها خودایە دوو بابە ودایە سێ خوشک و بێراکانم چوار هاوڕێکانم گانم دەڕۆناکانی ئیسلا شەلاکانی خەوهەستە حەبوونانی بەیانە ئێ. ئەشبارە قەبخانەمە نۆ دەستپێکی وانەکە داوڵە بە شاوکە ئەوانەی کە پێغەمبەرمان موژدەی بەهەشتی بێدای ئافرین یەک چەپڵەی قایمی بۆ لێبان ئاڵێ فەریدون بەڵێ چۆنی باش ئەحواڵە چۆنە خۆش بیا ئاڵێ بەڵێ لە پۆلی چەنی حەوت لە پۆلی حەوت ئافرین هەر بشی ئاڵێ بەڵێ لە گوندەکەی ئێوە ئاژەڵداریەکەن بەڵێ چه ئاژەڵێک زیاتر بەخێوەکەن وەک مەڕ و مانگا و ئەم شتە ئێ باشەوانە بۆ بەخێوەکەن سوودی چیانەیە وەک سوود وەکو هەنێ شیر و ماس و ئەم شتان ئێ شیر و ماسەکەی چی لێەکەن دوای ئەفرۆش ئەی فرۆشنەوە بەڵێ ئێکەواتە بەشی خۆتان لێ زیایە و ئەوەی تری ئەفرۆشنەوە وایە بەڵێ زۆر گرنگە خەڵکی گوندەکان گرنگی بن بە مەڕووماڵات لەبەرەوەی داهاتێکی باشی هەیە و دواتریش خەڵکی شارەکان سوودیان لێبینن وایە بەڵێ ئافرین یەک چە بڵێ قای بواڵێ مەزرا بەڵێ چۆنی باشم باشی بەڵێ دەنگ و باسە چۆنە وەڵا باشم مەزرا لە پۆلی چەنی پێنج چەند پێنج ئافرین مەزرا بەڵێ تۆ سەیری ماوەی مناڵانی کورساتەکەی بەڵێ بەرنمەکانی من کاچم بۆ گوندەکان و قوتابخانەکان بەرنمەکەی تەوار سوودی لێبینیون بەڵێ تۆش حەزەکەی ڕۆژە بیتە ستۆدیۆ و وەکو مناڵەکانی تر میوانی بەرنمەکانمان بی بەڵێ ئێدە باشە گەر دەرفەتە بوو هاتیتە شارواتی بۆ سلێمانی ئەو کاتە پەیوەندیمان پێ بکە تۆشەبی بە یەکێک لە میوانەکان باشە بەڵێ. باش بەڵێ ئافرین یەک چۆ بڵێ قای بۆ مەزرا مالیک بەڵێ چۆنی باش ئەحواڵە چۆن وەڵا باش باشی بەڵێ ئافرین مالیک لە پۆلی چەنی چوار لە پۆلی چوار بەڵێ مالیک بەڵێ تۆ ڕۆژانە لەگەڵ هاوڕێکانتا بەچی یاریەکە و خۆتان سەرقاڵەکان وەڵا بە یاری دووگۆڵی
یاری دوو گۆڵی بەڵێ باشە لەکوێ هەریەکەن وڵات لای سەعاکە ساحەکەتان لێرەیە بەڵێ خۆشە ساحەکەتان بەڵێ ئێدە باشە ئەگەر یاریتان کرد ئەگەتان لە خۆتان بێ نەکەون بۆ ئەوەی ئازارتان پێ نەکا باشە بەڵێ ئافەری چەپڵێکی قای بۆ مالی هەوری بەڵێ چۆنی باش باشی باڵسی پۆلی چەنی هەوری 5 لە پۆلی پێنج بەڵێ ئافەرین هەر بژی هەوری جان هەوری بەڵێ تۆ لە ماڵەوە یارمەتی خێزانەکەەوە ئی لە کاروباری ناو ماڵە بەڵێ ئەزانی گسک بەی بەڵێ ئەی ئەزانی حاجەت شۆی بەڵێ ئافەری پێویستە مناڵان گرنگی بن بە پاک و خاوێنی یارمەتی خێزانەکانیان بن لە کاری ناو ماڵا بۆ ئەوەی دایک و خوشک و براکانمان باوکمان ماندوو نەبن لە ماڵەوە باشە بەڵێ ئافەری یەک چەپڵی قایمی بۆ لێبە ئارۆس بەڵێ چۆنی چۆنی باشی ئەحواڵت چۆنە خۆشیە لە پۆلی چەندی ئارۆس 6 لە پۆلی 6 بەڵێ ئافەری ئارۆس بەڵێ لە گوندەکەی ئێوە ئاژەڵی کێوی لێیە بەڵێ وەکو چی وەکو سمۆرە و کەروێشک و ئێ گورگ و بەراز باشە ئارۆس بەڵێ ڕاوکردن کارێکی ڕاستە یان هەڵێ هەڵێ ئافرین لەبەرەوەی سروشتی گوندەکەمان تێگەچێ ناشرینە بێ لەبەرەوە نابێ ئێمە ڕاو بکەین بۆ وێ و ئاژەڵانە کەم نەبنەوە و گوندەکەشمان هەمیشە ئاوەدان بێ بە ئاژەڵی کێوی وایە بەڵێ ئافرین یەک چەپڵێک قای بۆ ئارۆس ئاسیا بەڵێ چۆنی باشم باشی باشمە ئاسیا لە پۆلی چەنی 6 لە پۆلی 6 ئافرین هەربژی ئاسیا بەڵێ با پرسیارێکی لێ بکەم لەسەر ناوی گوندەکەتان ناوی گوندی زەلان لە چیەوەکی قامیش و زەلی زۆر لێ بووە بۆی ئەوە ناوی زەلانی زەل مەبەستیەوەی ئەوەی کە لەگەڵ قامی شۆشتانەیە لەو گوێچەمانە ڕوێ لەوە ناویان ناوە بەڵێ ئافەری مناڵان پێویستە ئاوا هەمیشە ناوی گوندەکەی خۆیان بزانن لە چێواتوە لەبەرەوەی ئەگەر گەشتیارێک ڕووی کردە ئێرە و برسی ئەو کاتە بزانن واتای ناوی گوندەکەتان چییە وایە بەڵێ یەک چەپڵێ قای بۆ ئاسیا ئەنەس بەڵێ چۆنی باشم باشی بەڵێ لە پۆلی چەندی ئەنەس 6 لە پۆلی 6 بەڵێ ئافەری ئەنەس بەڵێ تۆ حەزەکەی واز لە قوتابخانە بێنی یان بەردەوام حەزەکەم بەردەوامە بۆچی لەبەرەوەی ببم بە دکتۆریا مامۆسا کە حەزم لێ بوو ئەی ئافەریە کەواتە تۆ حەزەکەی قوتابخانە تەواو بکەیت و لە داهاتووە بی بە کەسێکی سوود بەخش بۆ گوندەکەت و بۆ کوردستان وایە بەڵێ ئافەری یەک چەپڵێ قای بۆ ئەنەس ماردین بەڵێ چۆنی باشی لە پۆلی چەندی مارجی لە پۆلی یەک ئافەرین حەزی لە قوتابخانەیە لە گۆرانیکی خۆشە بۆ ڕاگەرانی نەزە لە چەپڵێکی قای بۆ ماردین لاوی بەڵێ لاوی چۆنی باشم باشی لاوی بەڵێ لە گوندەکەتانە چ پەلەوەرێک زۆر بەخێوەکە ئاوەکو قاز و قەل و مریشک و ئەو شتانە زیاتر قەل قەل بەڵێ ئەی قاز قازیش قازیش باشە قاز حەزی لە ئاوەیان حەزی لە خۆڵە یاریتیان بکە ئاو ئاو بەڵێ ئەی تۆ مەلازانی وەکو قاز نەخێر نازانی بۆ خۆ فێری مەلە ناکەی حەزم لێ مەلە وەرزشێکی زۆر بەسوودە لەبەر ئەوەی هەموو ماسوولکەکانی جەستەمان بێکەوە جوڵێنێ سوودی هەیە بۆ سیەکانمان بۆ جەستەمان زۆر بتەوە بێپی باشە چەپڵەیەکی قایمی بۆ لێبەر ڕێدین چۆنی باشی ڕێدین بەڵێ لە پۆلی چەنی 5 لە پۆلی پێنج بەڵێ ئەی ئافەری نەربژی ڕێدین بەڵێ ڕێدین بەڵێ باشە لەم چەمەی ئێرە ماسی تایە بەڵێ ئەی باشە ماسی ئەگەر ڕاویکەی بە چ شتێک نابێ ڕاویکەی تو خراپە بە تەقەمەنی و کارەبا و تێن توشتیوە ئافرین زۆر ڕاستە لەبەرەوەی کارەبا و تەقەمەنی ئەم شتانە ڕێژەیەکی زۆر ماسی ئەکوژێ هەر ماسێ گەورەکان نییە ماسێ بچووکەکانیشە لەبەرەوەی ماسێ بچووکەکان گوناحن بۆ خواردن نابن ئەوان نابێ ئێمە هەمووی بەیەکۆ بکوژین وایە بەڵێ ئافرین یەک چەپڵێک قایم بۆ ڕێدی
مناڵەکان عادی بزانم هەمووتان بەیەکەوە ئەتوانن گۆرانێکی خۆشم پێشکەشکەن ئادەی یا یەکچە بڵێ خاین بۆ خۆتان ئافەری مناڵەکان ئەم گۆرانیە باسی واکە کە نابێ جبس و شیرینی زۆر بخۆی ئەگەر خواردیشمان پێویستە دوایەوە دانەکانمان پاک بشۆی لەبەرەوەی کلۆر نەبێ و تووشی ئازار نەبێ چونکە ئەگەر دانەکانمان نەشۆی میکرۆبی ناشرین بە دانەکانمان نەخۆیان هەڵەواستن و گازی لێگرن دوایی دانەکانمان کلۆرە بێ وایە؟ لەبەرەوەی وا نزیکی شەبینەوە لە کۆتایی ساڵ بەو هیوایە بکە هەمووتان واز لە یاریکردن بە یاری ئەلکترۆنیەکان بێنن وەکو مۆبایل و تابلێت و ئایپاد و شتانە گرنگی بن بە سەعیەکانتان باشە؟ من هەمووتانم خۆشەوێ لێرەیە کۆتاییمان بە بەرنامەکەمان هێنا هەتا بەرنامەیەکی تر و گوندێکی تر خواتان لەگەڵ خوا حەفیز خواتان لەگەڵ